حکوومەتی عێراق تەوقی زیاتر دەخاتە سەر خاڵە گومرگیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان و دەیەوێت کۆنتڕۆڵی هەموو شتێک بکات. بۆ ئەمەش دەستەی گشتی گومرگی عێراق ڕایگەیاند چوار نووسینگەی گومرگی بە درێژایی سنوورەکان لەگەڵ کوردستان دەکەنەوە. مەبەست لەو کارانە ئەوەیە ئیتر هەر کەلوپەلێکی کوردستان بچێتە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق گومرگی لێ وەردەگیرێت. ئەمەش ئەرکێکی ترە دەکەوێتە سەر بازرگانان و جوتیاران و خاوەنکارەکانی کوردستان کە شتومەک دەبەنە ناوەڕاستی عێراق و باشووری عێراق. بە گوێرەی ڕاگەیاندراوی دەستەکان نووسینگەکان لە بازگەکانی ئەلسەد لە مووسڵ و بازگەکانی دارەمان و چیمەن لە کەرکووک و هەروەها بازگەی باوە مەحموود لە سنووری گەرمیان و سلێمانی دەبن. کردنەوەی نووسینگەکان پێدەچێت چوبێتە بواری جێبەجێکردنەوە. سیستمی ئۆتۆماتیکی ئیسکۆدی تێدا جێبەجێ دەکرێت و داتاکان لەگەڵ وڵاتانی هەناردەکار ئاڵوگۆڕ دەکرێت. ئەمەش بۆ دڵنیابوون لە جێبەجێکردنی باجی یەکگرتوودا. دەستەکە دەڵێن دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان ئۆتۆماتیکی نین و بۆ هۆیەوە پابەند نین بۆ باجانەی کە لە دەواازە سنووریەکانی حکوومەتی فیدراڵی وەردەگیرن.